کاروانی ڕێکە ئازادیە بەردەوامە دبەرپارێزتنا خاکە هەرێما کوردستانیدا دژی چەتەین هۆڤانایەن داعشی لە سنگەرین شەر ئەف پاکڕەوانین گۆ خوینە خۆکردنە قوربان بۆ ئارامیە خاکە کوردستانی و سعید ئەحمەد سعید عینی یەک جوان پاکڕەوانین گۆ گیانی خۆکرە قوربان لە دەبەرا کەسکێ و برێ و ڕسمەک تایبەت گیانێوی پاکڕەوانی هاتوە گوهستن بۆ ڕۆژاوای کوردستانی لە دەرگەهێ پێشابوورێ سینووریدا دا لە دەبەرا دێرکێ لە ڕۆژاوای کوردستانی وەرێ بن ئاخکردن بە بەشداربوونە هژمارێک مەزن ji penaberên Rojavayê Kurdistanê û rêxistina dihok ya Parta Demokratîk Kurdistan Sûriya û leqê yek yê Parta Demokratîk Kurdistanê Iraq û hijmarek ji hevalên Xwedê jê razî ji pêşmergên Rojavayê Kurdistanê bi her du re gezan û dam û dezgehên mîlî yên herêma Kurdistanê û hat pêşwazîkirin ji aliyên rêveberiya Xala Sînûrî ya Pêşabûrê û serkirdayetî ya Parta Demokratîk Kurdistan Sûriya. خەمە کوڤان بە ئەبروکە جارەکادی و ئەم پێشوازیە شەهیدێکی دی خۆی قەهرەمانکەین بۆ پرێخستنە جەنازێوی بۆ دێرکێ بۆ شەهید سعید ئەوژی بیتە شەهیدێ هەڤدێ یە پێشمەرگێن ڕۆژاوا ئەڤل هەرێما کوردستانê ڕها خۆکی گۆری ئاخا کورد و کوردستانê kirî هەستی ئەمنە شەهیدی ئەولە وهوالي سعيد جيها كاروان الشهيدة وسركاروان الشهيدة بابنا تها كرد برزانين أمر وأمل بيبشو ببردوان بن وقت سعيد نافي بيش مرقتيا ويهات وك حشكو تبلك مظن ادمليوية بكي وأف شهادت وبردوان بي حتى آخر كردستان تبرزقار بكي بانقام الشروكي هجارة بريس مسعود برزاني را أمجير دبيجن ملتي كرد البشتاتيه واري كارب ترى دستكي حشك الفيت هيرورا مروف كوش بده وسا هزت كر هج دست بيكا هات نوي ك چند هرشكل سر كردستاني دي شيتن اوي آزاديه هي ان او سروريه هي اورو كردستاني شناف بدن ان لاواس كتن صاب نذكر ك شهيدة قهرمان سعيد وهوالد خو دي آخا كردستاني بوانا كان غورستان هم سربلندن شهيدة وكي سعيدي ديسا امشين بجن خويناوان ابرو خوينا سعيدي و زيرواني و هوگري شنورنا برا كردستاني راكرنا كابرو او درگه وكريم پشمرگه خلقه هفلير بشت خوبانه خوب داتا شهيد کرن هر وصال قامش لوه بين دهوك خوب دانا شهيد کرن هر وصال آمده بين پاکڕەوان سعید ئەحمەد عینی و هەڤالێن وی یەگۆ گیانی خۆکردنە قوربان دبەرڤێ خاکێدا نە پاکڕەوانین بنەماڵا خۆنا بەلێ پاکڕەوانین هەر چار پارچەی کوردستانی و ڕێکە ئازادیە گەلێ کوردن سعید ئەحمەد عینێژی تەبلی کاروانی ڕێکە ئازادیە دەبێ و لەسەر بێ پرێتێ بەخواستن بۆ ڕۆژاوای کوردستانê دا دێرکا حەمکۆ وەرێ بن ئاخکردن جەمیل ئۆسێ ئارک مابەرا سینووریە پێشابوورێ